و ئێستش کە ئەیبینن ئەمڕۆ هەینیەوە پشووی فەرمیە، بەڵام لیژنە هاوبەشەکان و برادرانی ئاسایش و بەڕێوەبەرایەتی نەوت و گاز هەماهەنگی تەواویان کردووە بۆ ئەوەی کە لەم هەڵمەتەدا زۆرترین ئەو ناوچانی شاری سلێمانی ماڵ بە ماڵ سیارەکان بگەڕێن وە کۆڵان بە کۆڵان گەڕک بە گەڕک بۆی کە غاز بگاتە دەستی هاوڵاتیان. بەم شێوەیەش بەڵێ کەمبوونەوەیەک لە بڕی غازدا هەبوو، بەڵام ئەزمە و قەیران دروست نەبووە. ئەوەش غازەکانەوە ژۆتۆمبیلەکانەکە ئەمە وەجبەی دووەم و سێهەمە ئەمڕۆ دابەش دەکرێت بەسەر بەم بەیانیە زۆر بەسەر ئەم ناوچانەی شاری سلێمانیە.